بەردەوامە بین چینە تەوەری یەکەمی بەرنامەکەمانسان بەڵێ لەگاڵتنیە کاڵێن سلێمانی پایتەختی هونەر و ڕۆشنبیری و کەلتورە لەبەری بەردەوام لە شاری سلێمانیە کەلتور و هونەر و ڕۆشنبیری و دیداری هونەری و سیمینار و کۆنفرانس و بابەتەکانی کە پەیوەستن بە کەلتور بە هونەر بە ڕۆشنبیریەوە لە شاری سلێمانی بەردەوام لە نێو هۆڵەکان و لە نێو قاعەکان و لە نێو شوێنە تایبەتەکانە بەردەوام چالاکی و مەراسیم هەیە. یەکێک لەو مەراسیمە گرنگانەی یاخودە و چالاکیە گرنگانەی کە دوێنێ دەستی بەکارەکانی کردووە دیداری زانستی سیاسەتی کەلتوریە کە لە سلێمانی دەستی پێکردو و ئەم ڕۆژ بەردەوامە کە دوو ڕۆژە خانەوەتە دوێنێ دەستی پێکردووە ئەم ڕۆژ بەردەوامە بێت و بۆ ماوەی دوو ڕۆژە بێت کە ئەم دیدارە بەڕێواچە. جا ئێمە ئەم بەیانیە میوانداری زۆر بەڕێز محەممەد کوردۆ جێگیری بەڕێوبەری گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانیمان کردووە کە بە خۆشحاڵی لەگەڵمانە میوانە بێت و قسە و باسی لەگەڵاکەی بزانین ئەم دیدارە چیە و سیاسەتی کەلتوری خۆی لە چی ئابینێتەوە کۆمەڵێک گفتوگۆ و پرسیاری تریش لەگەڵ کاک محەممەدا لا کاک محەممەد یەکەین باشین لای کاک محەممەد بەخێر بێ خێراتیتان باش لەگەڵوانی من زیاتر خۆشحاڵم سپاس بۆیەوە زۆر سپاس کاک محەممەد پێشی دەست بکەین با قسەکردن لەسەر دیدارەکە باسێکی سیاسەتی کەلتوریمان بۆ بکە سیاسەتی کەلتوری یعنی چی ئەگرێتەوە و بابەتانی کە پێوترێ سیاسەتی کەلتوری چین. سپاس بۆیەوە سپاس بۆ میواندارێکەکەتان من ڕاستێکی ئەمەوێ بۆ دەست پێ بکەم کە لێرەوە سوپاس و پێزانینی زۆر بۆ هاوڕێکانم بنێرم بۆ هاوکارەکانم بنێرم کە بەم دیدارەوە بەم کۆنفرانسەوە زۆر ماندوو بوون لە ڕاستیە هیچ ئەرشێ نەکەوتە سەر من بە سیفەتی پۆستەکەم نەبووە ئەوە و هاوڕێیانم بێن لێرە قسە بکەن بۆوان لە ناو وردەکاریەکان نبوون زۆریش ماندوو بوون دوو مانگە خەریکن وای لێرەوە دەستخۆشییان لێکم سوپاسیانەکەم دەستیانە وشم چاویان ماچەکەم سیاسەتی کولتوری من بە وتەیەکی هاوڕێم بەکرعەلی دەست پێکەم چەند ساڵێک پێش ئێستا لە کۆڕێکە وتی لە هەموو کۆمەڵگاکانە دوو جۆر تەن هەیە تەنی ڕق و تەنی نەرم جاون نمونەی لەسەر کوردستان هێنایە خۆی لە ئەڵمانیا ژیوتی من چەند ساڵێکە نەهاتوومەتەوە بۆ کوردستان ئێستا کە گەڕاومەتەوە ئەبینم تەنە ڕقەکان گەشەیان کردووە پێشکەوتون بەڵام تەنە نەرمەکان پێش نەکەوتون یا وەک پێویست پێش نەکەوتون سیاسەتی کولتوری لە ڕاستیان نەخشە ڕێگایەکە بۆ پێشخستنی تەنە نەرمەکان بۆ ڕێخستنی کللتور بۆ ئەوەی تۆ بەرچاوڕوونیەکەت هەبێت کوردستان وای لە تۆ تەنە نەرمەکان پاشەکشەی کردبێت و ڕقەکان وەک پێویست پێش نەکەوتووە ینی ڕێگاوبان و بینا و ئەو لایەنە ڕقانە بڵین پێشکەوتنەکەیان دیارترە گۆڕانکاریەکانیان دیارترە ئەجینا کوردستان نەوەستاوە لە ڕاستیە بەڵام پێشکەوتنەکەی لە ئاستی خەون و خۆزگەی خەڵکەکەیان نییە بەڕاستی بە تایبەتیش ینی کورد کە ئەوەی هەیەی زیاتر کللتورە زیاتر تەنە نەرمەکەی بۆ ئەو شانازیە کاتوانێت لە مێژووی خۆیان شانازی پێوە بکە بۆیە ئەم کۆنفرانسەش زیاتر بۆ دروستکردن و کۆکردنەوەی کۆدەنجیەکە لەسەر ئەوەی چۆن سیاسەتێکی کللتوری داڕێژرێ کە کللتوری ئەم وڵاتە باشتر خزمەت بە کۆمەلگاکە و بە نەتەوەکە و بە خەڵکەکەی بکات. ئیشی زۆر کراوە کاچێتە ناو چوارچێوەی سیاسەتی کولتوریەوە هەم وەزارەتی ڕۆشنبیری هەم وەزارەتی پەروەردە هەم وەزارەتی خوێندنی باڵاتەنانەت وەزارەتەکانی تر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی خەڵک خۆیان ینی وەکو تاگ وەکو گروپ وەکو دەستا ئیشی زۆر کراوە ئەم ساڵانەی لەوەتی هەبوو بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە بە تایبەتیش لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە بڵین سەدام حوسێنەوە ئیشی زۆر کراوە چۆتە چوارچێوەی کللتورەوە بەڵام سیاسەتێکی داڕێژرا و ڕێگە با بڵین نەخشەڕێیەکی دیاریکراو نەبوو بۆ سیاسەتی کللتوری کاک محەممەد و گرنگیدانی بە کللتور درراوە لە ماوەکانی ڕابردوودا لە ئاست پێویستیدا نەبووە طبعاً هەمیشە خەون و خۆزگە زیاترە لەوەی کاک لەگەر ئینسان بگاتە قۆناغێک وابزانی تر ئیشی تەواو بوو یانەوە جۆرێکە لە مردن جۆرێکە لە تەواوبوون بۆیە خەونەکان زیاترن خۆزگەکان زیاترن ئەگەر ئیشی زۆر باشیش بکرێت و هەرە بێت چاوت لە زیاتر بێ بەڵام من مەبەستەکەم ئەوە بوو ئیشەکان لە چوارچێوەی سیاسەتێکی کولتوریە ڕێک نەخراون کامێش لە ڕاستیا ئیشی وەزارەتێک نییە ئیشی بەڕێوەبەرایەتێکی گشتی نییە ئەمە ئیشێکە پەیوەندی بە هەموو وەزارەتەکانەوەیە پەیوەندی بە
ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و تەنانەت تاک بە تاکی کۆمەلگای کوردیەوە هەیە لەبەرەوەی کولتور پەیوەندی بە هەمومانەوە. نی من زۆر جارێک ڕستەی زۆر زۆر سادا بەکارێنم کاڵێم سروشت و خوا ژیان بە تۆ بەخشن، بەڵام ئەوەی مانا بە ژیان تەبەخشێ ئەوەی بەها بۆ ژیانت دروستەکە کولتورە. بۆیە بایەغدان بە کولتور هیچ کاتێک کافی نییە. تۆ هەرچیە بکەی بۆ کولتور و بە تایبەتیش ئەم قسەیە بۆ هەموو نەتەوەیەک ڕاستە، بۆ هەموو وڵاتێک ڕاستە، بۆ هەموو کۆمەڵگایەک ڕاستە، بە تایبەتی بۆ نەتەوەی کورد. لەبەرەوەی ئێمە دەوڵەتمان نییە، ئێمە نەتەوەیەکین جگەلەوەی تا ئێستاش لە بەردەمی هەڕەشەی لە ناوچوو نین وەک پێویستیش نەمانتوانیوە لە ناو مەحفەلی دەولیا لە ناو دنیاە بوونمانە بێت. کاتە و دروشمی کاری لەسەرەکەن بۆ ئەم ساڵم دیدارەیە کللتور وەکو فریاد ڕسێک هەر ئەمە ئامانجەکەیەتی کە کللتور فریاد ڕسێک. بەڵێ بە دڵنیاییەوە کللتور بۆ هەموو ئینسانێک فریاد ڕەسە، بەڵام وە گوتم بۆ کورد زیاتر لە نەتەوەکانی تر، بۆ نەتەوانی کە هەڕەشیان لەسرە، بۆ نەتەوانی کە دەوڵەتیان نییە، باڵێزخانە و نوێنەرایەتیان نییە لە دەرەوەک پێویست کللتور فریاد ڕەسێکی زیاترە وەک لە نەتەوەکانی تر. و مێژووی ئێمەش بەڕاستی مێژوویەکە ئەوەی کە تایە بتوانین شانازی پێوە بکەین کللتورەکەمانە. ئەوەشی کە ئەم نەتەوەی یەشتۆتەوە سەدان ساڵ ئەم نەتەوەی داگیر دەکرێ، ئەکوژرێ، جینۆسای دەکرێت، ئەنفال دەکرێ، ئەوەی کە هێشتێتەوە زمان و کللتور و ئەدەب و نەرەکەیەتی. باش کاک محەممەد با بێنە ناو دیدارەکەیانجا دەست خۆش بۆ ڕووکردنەوە لەسەر بابەتی سیاسەتی کللتور و تایتڵە. ئەو بابەتانی لە ناو دیدارەکە پێشکەشکران ئەو پانێڵانە و دیبیتانە چی بوون؟ کێ بوون بەشدار بووەکان؟ ئەگەر بکرێت نەختێکی لەسەر ئەمە قسەمان بۆ بکەیت. وەڵا بابەتێکی زۆر زۆر ینی بەشداریان کردووە، خەڵکێکی زۆر نزیکەی 20 بابەت پێشکەش کراوە. کتێبێکیش بابەتە زانستیەکان بە تایبەتی لە دوتوێ کتێبێکات چاپ کراوە، 13 بابەتیان لە کتێبەکە هەن بابەتەکانی تر زیاتر. کاتە پێشتر بابەتەکان هاتبوون بۆ ئێوە؟ بەڵێ بەڵێ لیژنەیەکی زانستی هەبوو بابەتەکانیان وەرگرتووە، سەیریان کردووە. 5 دکتۆری بەڕێزی مامۆسای زانکۆن لیژنەکە بابەتەکانیان هەڵسەنگانووە و بە فلتەری زانستیا تێپەڕیون ئینجا پەسەند کراون. بابەتەکانیش هەمە چەشنن، ینی لە زۆربەی لایەنەکان و ڕوانگەکانەوە قسە لەسەر کللتور کراوە لە کۆنفرانسەکەیە. کللتور بۆ نمونە لە ڕووی تەلارسازیەوە، لە ڕووی ئەرشیفەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ماڵ لای گەنج و لە ڕووی ئەدەبەوە، لە ڕووی هونەرەوە، ینی لە هەموو ڕۆکانە، لە ڕووی فەلسەفیەوە، لە هەموو ڕۆکان هەر کەسە لە بوارەکەی خۆی لەو ڕوانگەیەوە کە تااقەت و توانایەکی هەیە قسەیەکی جیاوازی هەیە، ئیزافەیەکی هەیە بۆ ئەو بابەتە بەشداری کردو و بابەتیان پێشکەش کردووە و بەڕاستی کۆنفرانسێکی تێر و تەسەل و دەوڵەمەند بەدڵتان بوو زۆریش دەستان خۆش بێت. ئەوە مهمە چۆنەڵی فیدباکی ئیشەکە ببیستیت و بزانی چۆنە. باشە کاک محەممەد باس لە زمان کرد لەم دیدارەدا تا چەند گرنگیتان بە زمانی دایکداوە کە بەشێکی گرنگە لە کللتوری نەتەوەکەمان. زمان نەک هەر گرنگە، ینی من زۆر جار ئەڵێم ئینسان دوو نیشتیمانی هەیە. نیشتیمانێکیان ئەوەیە کە لە ناویاژیت، نیشتیمانی دووەمیان ئەوەی ئەو لە ناو تۆیاژی کە زمانەکەتە. بۆ گوتمان ئەوەی کە ئێمەی پاراستۆ ئێمە نیشتیمانی یەکەممان زۆر جار داگیر کراوە، بە درێژایی مێژوو داگیر کراوە، بەڵام نیشتیمانی دووەممان داگیر نەکراوە و توانیوێتی ئێمە بپارێزێ. بۆیە هەر ئیشەکانی ئێمە ئیشی کللتوری خۆی بە شێوەیە لە شێوەکان هەمووی لە خزمەتی زمانایە. لەم کۆنفرانسەشە یەکێک لەو لایەنانەی بایەخی پێدراوە مەسەلەی زمانە، بابەتەکان بە زمانی کوردین، هەموو بابەتەکان بە زمانی کوردین، چکە زیاتر لەم کۆنفرانسەیە جەختیش لەسەر ڕەسەنایەتی کللتوری کوردی کراوەتەوە. چۆن ئەم ڕەسەنایەتیە لەگەڵ دنیای تازەیە، لەگەڵ زیرەکی دەستکردا، لەگەڵ هونەری تازەیە، لەگەڵ ینی ژیانی تازە بەگشتی چۆن تێکەڵەکەی تۆ جارێکی تر، چکە ئێستا جگە لە مەسلەی ئەو داگیرکاری کە پێشتر بەهێز و لەشکر و ئەوانە نەتەوەکان داگیرەکان، ئێستا شێوازێکی تری داگیرکاری هەیە کە کولتورەکانی تر دێن یانەیە کولتورەکەی تۆ قوت بدەن، داگیری بکەن. بۆیە یعنی ئیشکردن لەسەر ئەمانە و بە تایبەتیش لایەنی زمانەوانی هۆکارێکە بۆی تۆ ئەم کولتوری خۆت بپارێزی. کاک محەممەد ئەو توێژینەوانەی کە لە ناو ئەم دیدارەدا پێشکەش کراوە تەنها دەتوانین بڵین بۆ کوردی خۆمانە یاخود بۆ کوردانەشەکە لە تاراگە و لە دەرەوەی وڵاتن، چونکە باس لەوە کردکە داگیرکاریش بە جۆرێکی ترەکە کللتوری وڵاتەکانی دیکە تێکەڵ بە وڵاتەکانی ئێمەش بێت. ئەم توێژینەوانە تەنها بۆ خۆمانە و باسم لێو کرد یاخود بۆ کوردانی تریشەکە لە دەرەواژی بۆ هەموو کوردیەکە لە هەر کوێ بێ لە ڕاستیە
تۆ کە خزمەتی کللتورەکەی خۆتەکەی تەنها بۆ خۆت نایکە، ینی کللتوری مرۆڤایەتی هەموو نەتەوەکان پێشێنن. بەڵام ئەم ئیشانە بۆ کووردە لە هەر شوێنێک بێ، هەر کوردێک لە هەر شوێنێکی دنیا بێت چۆن ئەتوانێت خزمەتی کللتورەکەی بکە، زمانەکەی بکە، ئەدەب و هونەرەکەی بکە، ئەم کۆنفرانسای گرێتەوە. باش کاک محەممەد ئەو کەسانی کە بەشدار بوون ساژۆ پرسیارم لێ کردی جواب بنیام وازانم دوو پرسیار بوو پرسیاری یەکەمیانە جوابم خۆتان ئەم کەسانەتان دەستنیشان کردویان خۆیان پەیوەندیان پێوە کردوون و بابەتیان هەبوو و کێش بوون یانیوانی کە بەشدار بوون تەنها هەرێمی کوردستان بوون زیاتر هەرێمی کوردستان بوون بەڵێ یەک میوانمان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەشداری کردووە کاک شێرکۆ کرمانج لە ئەوروپاوە هاتۆتەوە بەشداری کردووە شێوازی کۆکردنەوەی بابەتەکانیش هەردوو شێوازەکەی تیا بووە وە گوتە من بەڕاستی زۆر لە وردەکانەکانە نەبووم شکە من لە لیژنەکانە نەبووم بەس ئەوەی ئاگادارم بەشێکی زۆریان لیژنە زانستێکە و لیژنەکانی ناو بەڕێوەبەرایەتی گشتی بڵێن چەند لیژنەیەکە بووە پەیوەندیان پێوە کردوون و خەڵکیشە بووە خۆی کە زانیوێتی کۆنفرانسێکی وا هەیە و لەو بوارەیە قسەی هەبووە بابەتی هەبووە خۆی پەیوەندی کردووە ڕاستی واژ نەمیز ناوبێنم چونکە 20 کەس بەشداری کردووە ناوی 4 کەس بێن و ناوی 6 کەسم لە بیرچێ ڕەنگە خۆش نەبێت ڕاستە کاک محەممەد کارەکانی ئەمڕۆ چین کە لە نێو دیدارەکەیان جامەدە یا بەڕێوەچێ خۆی 6 پانیێڵ بوو دیدارەکە کۆنفرانسەکە بڵین دابش کرابوو بەسەر 6 پانیێڵە 3 پانیێڵیان دوێنێ پێشکەش کران ئەمڕۆ 3 پانیێڵیان ماون باوەشم بیر نەچێ هەر لەگەڵ کۆنفرانسەکەیە پێشانگایەکی شێوەکاری و کاری دەستی ینی تێکەڵکردنی شێوەکاری لەگەڵ کاری دەستیە لە پێشانگاکە کرابووە ئەمڕۆ دوای پانیێڵەکان ڕاستپاردە و پێشنیازەکانە خوێنرێنەوە لیژنەیەکەی ڕاستپاردە و پێشنیازەکانە نووسێتەوە و لەوێ خوێنرێتەوە دواتریش ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانەکرێت دواتریش ڕێزلێنان و سوپاس و پێزانین بۆ بەشداربووەکان پێشکەشەکرێوانی مەراسیمی کۆتاییە بێت کاک محەممەد تا چەند گرنگە کەرتی تایبەتیش شان بەشانی حکوومەت گرنگی بە بابەتی کللتور وڵاو پرسیارێکی زۆر جوان بوو من بیرم چۆ وایە باسیەوەم کرا چکە هەر خۆی کۆنفرانسەکە بە سپۆنسەری کەرتی تایبەتە کۆمپانیای گرین گروپ ئەرکەکەی خستۆتە سەرشانی خۆی ئەو خاڵە زۆر زۆر گرنگە ئێمە لە ڕاستیە تا ئەم کاتەش وەک پێویست کەرتی تایبەت نەهاتۆتە ناو کارە کللتوری و هونەریەکانەوە بەڵام بەو مانایش نییە کە ئیشیان نەکردو ڕۆڵیان نەبووە دەوریان نەبووە بەس وەکو پێویست نییە یعنی ئەبێ هەوڵی هەمومان بۆ بێ زیاتر بێنە ناو پرۆژەکانەوە چکە لە ئەنجامە ئەم ئیشانە بۆ کۆی کۆمەڵگان خزمەتی هەموو لایەکمانەکەن و ئەو کەرتە تایبەتەش لە ئێستاە کە کەرتی گشتی لە دۆخێکی باشانی ئەتوانێت ئەو بۆشایە پڕکاتەوە کاک محەممەد من لە دەستپێکی بابەتەکە کە لەگەڵ جەناب تا دەستم پێکرد باسم لە شتێک کرد کە بەردەوام لە شاری سلێمانی کۆڕ و سیمینار و دیبیت و پانێڵ و چالاکی هەیە ئەمە نەک لە سلێمانی لە هەرمی کوردستانیش چالاکیمان زۆرە دیدارمان زۆرە کۆنفرانسی نێودەوڵەتی و ناخۆییمان زۆرە سیمینار و پانێڵمان زۆرە کۆنسرتمان زۆرە هەموو شتانەمان زۆرە بەڵام ئەو گۆڕانکاریانە چین کە ئەکرێنی دیدارێک کە بەڕێوە ئەچێ کە چەندین بابەتی جوانی تا پێشکەشەکرێ دوایی چۆن بە دووادا چۆن بۆ ئەم بابەتانە ئەکرێت چۆن ئیشیان لەسەرەکرێت چۆن ڕاستپاردەکانی جێبەجێ ئەکرێ وڵای هەڵسەنگاندنی بوارێکی ئاوا فراوان وەک خۆتەڵی لە کوردستان بەگشتی بەردەوام چالاکی کللتوری هەیە و بە تایبەتیش لە سلێمانی ینی هەر بۆ هۆکارە شەکە سلێمانی کراوە پایتەختی ڕۆشنبیری و شاری داهێنەری ئەدەبی هەڵسەنگاندنێکی گشتگیر و هەمەلایەنە ئاسان نییە ینی کەسێک بتوانێت بەڵام بەگشتی ئەو ئیشانەی کاکرێن ینی هیچ ئیشێک وەکو ئیشەکەی پێش خۆی نییە هەنێ جار لەوانەیە لە ئاستێکی خراپترا بێ هیچ ئیشێک ناتوانێت جارێکی تر وەکو خۆی دووبارە بێتەوە هەندێک ئیشەن ئیزافەی باشیانتیایە پێشکەوتنی باشیانتایە بەگشتی و هەستەکەم لە هەموو شوێنێکی ژوا بێ ئیشی خراپی شەکرێ ئیشی کاڵ و کرچی شەکرێ بەڵام خۆشببختانە بە شێوەیەکی گشتی ئەو ئیشانی بە تایبەتی کە لە سلێمانیا کرێن جێی دڵخۆشین ڕەنگە لە ئاستی خەون و خۆزگەی ئێمە و خەڵکو و وڵات و نەتەوەکەشان نەبێ بەڵام جێی دڵخۆشین هەوڵی باشن خەونی ینی زۆر هەیە هەوڵی زۆر هەیە ماندووبوونی زۆر هەیە
بە دوواداچوون بۆ ڕاستپاردەکان نەکرێ بە دڵنیاییەوە ئەوەی لەسەر ئێمەیە ئێمە ئاراستەی ئەو شوێنانەیەکەین کە پەیوەندیدارن ئەوەی کە پەیوەندی بە خۆمانەوەیە وەکو بە ڕێوەبەرایەتی گشتی و وەکو وەزارەتی ڕۆشنبیری خۆمان کاریان لەسەرەکەین ئەوەشی کە پەیوەندی بە شوێنەکانی ترەوە هەیە ئاڕاستی شوێنەکانی ترەکرێ. کاک محەممەد زۆر بە کورتی گەر وەڵامی ئەمە بیتەوە سپاس دەکەم. زۆربەمان یاخود لە زۆربەی تەواوی وڵاتانە لەوە تێگەشتون کە دەسەڵات و نەتەوە کللتور تێکەڵەکەن تا چەند لەم دیدارە تا گرنگیتان بەوەیەوە کە دەسەڵات و کللتور و نەتەوە لێک جیابکرێتەوە و پێشمان بڵێ ساڵانی تریش پلانتانە ئەم دیدارە بەردەوام بێت. بە دڵنیایە ئەم دیدارە ئەم کۆنفرانسی یەکەمە لەبەرەوە بەردەوامە بێ مەسلەی جیاکردنەوەی نەتەوە و دەسەڵات و کللتور لە ڕاستیان ناتوانانی لێکیان جیاکەیتەوە. کللتور لە ناو هەموو کللتور بوونە، کللتور ناسنامەیە، کللتور دوێنێ، کللتور ئەمڕۆیە، کللتور سبەینەیە، شتێک نییە لە ڕاستی ئەگەر زۆر وردیکەیتەوە شتێک نییە لە دەرەوەی کللتور بوونی هەبێت. بە جۆرێ لە جۆرەکان کللتورە چێتە ناو هەموو کایە و بوارەکانی ترەوە. نەتەوە هەر بە هیچ جۆرە ناتوانانی لە کللتور جیاکەیتەوە، سیاسەتیش ناتوانانی لە کللتور جیاکەیتەوە. بەس ئامانجی ئێمە لەم کۆنفرانسە و ئامانجی ئێمە لە ئیشکردن لە بواری کللتورە ئەوەیە کللتور نەبێ بە پاشکۆی سیاست. کللتور چۆن ینی بە جۆرێ لە جۆرەکان تەواوکەری ئەو پەیامانە بێ کە سیاست ئەوێ لە خزمەتی کۆمەڵگا و نەتەوەکەیە بەکاری بێنێ. هەندێک جار لەم وڵاتانی خۆمان بە تایبەتی سیاست هەوڵەدا هەموو شتێک بکە بە پاشکۆی خۆی. بەڵام ئێمە یەکێ لە ئامانجە سەرەکیەکانمان ئەوەیە کللتور پاشکۆ نەبێ. کللتور بە پێگە و هەیبەت و قورسایی خۆیەوە شان بەشانی سیاست و بوارەکانی تر بتوانێت خزمەت بکە. ئێمە شەڕەوەمان ئەوێ کاک محەممەدەوە چاوەڕێوەش لە وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەراتی ڕۆشنبیری سلێمانی و جەنابیشتانەکە زۆر سپاس لەگەڵمانە ئامادە بووی کاک محەممەد کوردۆ جێگری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری وێنەر لە سلێمانی کامبانی لەگەڵمانە لە ستۆدیۆ بوو زۆر سپاس. سپاس دەستان خۆش.